پەروەردگار ئەو هەموو حکمانەی تر ئەو هەموو قانون و یاسایانەی تر کە پێچەوانەی حکمی خوای گەورەن فەرمووی چی؟ حکم الجاهلیە، هەمووی حکمی جاهلیەتە، هەمووی جاهلیەتە، قانونی فەڕەنسی، قانونی ئەوروپی، قانونی نازانم چی، قانونی جاهلیەت، قانونی جاهلی، هیچی تر نییە، جاهلیە. ئەوەی کە حەقە، ئەوەی کە علمە، ئەوەی لە مەسلحەتی مرۆڤایەتیدایە، حکمی رب العالمینە. ومن أحسن من الله حكما. باشە چیە حکمەکەی لە حکمی خوا باشتر؟ هەر کاتێک إذا وجدنا أحدا خلقه أحسن من خلق الله فحينئذ نقول حكمه أحسن من حكم الله. ئەگەر کەسمان دەستکەوت خالق بوو، نیوەی مرۆڤایەتی و نیوەی دنیا ئەو دروستی کردووە، ئێستا ئەویش حکمی خۆی هەیە، دەڵێن قەیچە کاکە بەراورد دەکەین. ئەوە نییە لە نیوەی زەوی ئەڵڵا دروستی کردووە، نیوەیەکی تر خوایەکی تر دروستی کردووە، چێ دەڵێ حکومەکە ئەویش جوان نییە؟ بەڵام شتی وا هەیە. کەسەیە لەگەڵ خوا خالقمان بێ، ئەرز، ئاسمان، مرۆڤ، حەیوان، جن، دار، بەرد، ئاو، هەوا، هیچ شتێک غەیری خوا کەسەیە دروستی کرد بێن نەخێر. کەواتە چێش حکمت بۆ دادەنێ؟ ئەڵڵا. چۆن لە خەڵقی خوا ڕازیت، ناتوانی یەک ڕەخنە لە خەڵقی خوا بگریت. خۆت ئەی مرۆڤ، ئەی ئەو مرۆڤەی بە حکمی خوا ڕازینی، زەحمەت نەبێ بڵێ بەو چاوە ڕازینیم خوا دروستی کرد، بڕۆ چاوێکی سەناعی دروست کرد، بڕۆ دەستێکی سەناعی دروست کە واز لە دەستی خوا بێنە کە دروستی کردو بۆت. وا دەکەیت؟ یا خەڵقی خوا فتبارك الله أحسن الخالقين. حكمي خواش ئاوایە، هەر کەسێک لا بدا لە حکمی خوا بۆ هەر قانونێکی تر، جا قانونی عشایری بێ، قانونی حزبی بێ، قانونی حکومی بێ کە مخالفەی حکمی خوا بوو، ئەفە حکم الجاهلیەت یەبغون. ئەمە حکمی جاهلی. وریا بە مسلمان با نەکەویتە ناو جاهلیەت، خوای گەورە بمان پارێزێ.